مانگی 6 ساڵی 2021 ئەڵقەکان نەخێنە قاچی ئەمەزۆنیەکان ماشاءڵڵایان لێبێ دوانیان یەک تەمەنن ڕقم 1 و ڕقم 2 لەسەر ئەڵقەکان نووسراوە ئەکێنە قاچیان انشاءڵڵا سێمیشیان دوای 2 ڕۆژیکە ئەڵقاکەینە قاچیان بسمیلە ماشاءڵڵا ئەڵقەکان بە ناوی ئاسۆ عوسمان سۆفی شاری سلێمانی خۆشەویست ساڵی 2021 مانگی 6 واتە مانگی جوون بسمیلە ما شاء الله القية كم آسو اسمه صوفي القية كم آسو اسمان صوفي قاچی ئەم لاشیانی پێم خۆش بۆم ساڵبی کەم بە 2 ئەڵقە چکە لە یەک ئەڵقەیە ئەو معلوماتی کە ویستم جێگەی نابووە قاچی ئەم لاشیانی شاری سلێمانی خۆشەویست ماشاءالله ماشاءالله عجول وعجول كاكا جيان وعجول كده هذاك باقي جاي لدرو دعوة كانوا جاي جوت على دنيا كيفي اليوم جاك دوتو بين ناخوشة ألقى كاني لقاش هردوشي خوي جورا ثمانية أندريش كابر بركات بسم الله اي تورو بسم الله ما شاء الله القيد وميان آسو اسمه صوفي القيد وم جمارم لسري داناوه سپاس بخوا ام سالتوانيم سي بچكه بيگوج بلا امزوني كان بقرم ما شاء الله عن ليبي خواهي قولة بركة خاطر ناقان خواهي قولة بنسيلي هر كسي شي بكاكا خواه زيار بيو هولي بويا بيت چونکە ئەمە تا هەوڵی بۆ نەدەی لەگەڵ یانی لا ئەجنەبی بڕوان ناکەم کارێکی هێندە ئاسان بێ لە خۆ لە هەواتە بتوانی ئینتاجێکی تایبەت ئینتاجێکی شتێکی قورس بگریت خۆی گەورە میکاتە نسیبی هەموو کەسانی کە بە باڵندەوە ماندووە بن بە هیوایەتیانە هەردوو ئەڵقەکە لە قاچیاتی ئاسۆ عوسمان سۆفی شاری سلێمانی خۆشەویست جوونی 2021 ئەیبینەوە بۆ لای دایک و باوشیان دەستان خۆش بێ و سەرکەوتووە